بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشوو عێراق تاوتوێت چەند پرسێکی گرنگ تایبەت بە دۆخی عێراق و پەیوەندیەکانی نێوان هەرێم و ناوەندەکەین لەوانە پرسی دواکەوتنی پرۆژە یاسای بودجە کە دواکەوتو نردنی بۆ پەرلەمانی عێراق و مەسلەی پشکی هەرێم پرسی نەوت لە نێوان هەرێم و بەغدا و مەسلەی ئەو بەرزبوونەوەی بەهای دۆلار و دابەزینی بەهای دیناری عێراقی هەروە کابینەکەی شا سوودانیش کە نزیک دەبێتەوە لە 2 مانگ 27 مانگە نزیک دەبێتەوە 2 مانگ ئایا لەو ماوەیەدا چی کردووە دەتوانێت لە داهاتوودا چی بکات ئەم پرسانە تاوتوێ دەکەین ماوەسا بەخێر بێن سوپاس یامەتەبوون دەکەین سوپاس بۆ پێ سوپاس سەرتا لە مەسلەی بودجەوە دەست پێ بکەین بەڕێز لە 2006ەوە لە دوای ڕوخانی باسەوە دیراسەتی لەسەر بودجەکانی عێراق چەند ساڵ لەو کاتەوە عێراق بودجەی نەبووە و ئەم ساڵیش کە بۆچی ئەوەندە دواکەوت نردنی بۆ پەرلەمان بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ کەناڵی پێیان یاسای بودجە بریتیە لەو یاسایی کە معیاری شەفافیەتە لە دنیا و بە حکوومەت بە بودجە مەشهورە لە کەنەدا ئەگەر حکوومەت لەو ساڵە نەتوانێت بودجە بنێرێتە پەرلەمان حکوومەت اعتیبارەکرێ بە هەڵوەشاوە یعنی ئەگەر ئەم قیاسە بۆ هەرێمی کوردستان ڕاست بووە ئەو 13 ساڵە حکوومەتی هەرێم هەڵوەشا بوویەوە چکەوە 13 ساڵە حکوومەتی هەرێم بودجەی نییە قانونی بودجە قانونێکی سەنەویە بێ ساڵانە بودجە هەبێت چونکە ئەو داهاتەی کە کۆکرێتەوە و ئەو خەرجانەی کە ئەکرێ ئەگەر لە چوارچێوەی قانونێکان نەبێ و غیتایش قانونی نەبێ ئەوە یا جەریمەی مالیە یا مخالفەی مالیە یا مخالفەی ئیداریە لە ساڵی 2003 کە حکوومەتی پێشوڕووخاوە نظام پێشوڕووخاوە ساڵی 2005 دەستور تەصدیق کراوە لە 2005ەوە تاوەکو ساڵی 2022 ساڵی 2000 با بڵین لەو کات ئەو ساڵێک کە ڕووخاوەوە هیچ بودجە نەبووە ساڵی 2014 بودجە نەبووە ساڵی 2020 بودجە نەبووە ساڵی 2022 بودجە نەبووە ینی 3 ساڵ لە دوای 2005 تا ئێستا 3 ساڵ بودجە نەبووە ئەوەی هەرێم ئێستا لە 2013 ئەوەی هەرێم لە 2013 بەدواوە بودجەی نەبووە 9 ساڵ دەکات بەڵێ 9 ساڵە بودجەی نەبووە کەواتە خەلەلێکی گەورە هەیە لە سیستەمی سیاسی و سیستەمی ئیداری و سیستەمی مالی حکوومەتی هەرێمە نەبوونی بودجە تەنها بریتی نییە لەوەی کە یاسایەک نییە بریتە لەوەی تەبعاتی مالی دوای زۆر خەتەرناکێ بێت چکە تەنها بودجە نییە یاسای بودجە هەیە دوای ئەوەی تەطبیقی ئەم بودجەیەکرێت کە دیوانی ڕقابەی مالی حساباتی ختامی تەقدیمەکە ئەگەر بودجەی نەبێت ناتوانێت حساباتی ختامی تەقدیم بکە ئەگەر حساباتی ختامی تەقدیم نەکە ئەو پارەی کە لەو فترەیە چ سولەف بێ چ داهات بێ چ خەرجی بێ هەمووی بە معلقی ئەمێنێتەوە حکوومەتی هەرێمیش تا ئێستا ئیش لەسەر بەیاناتی مالیەکە کە ئەو مخالفەی قانونە مخالفەی قانونی ئیداری مالیە مخالفەی قانونی ژمارە 5 هەرێمی کوردستانە بۆیە حکوومەتی عراقی قانونێکی هەیە لەو قانونا پێوتێ قانونی ئیدارەی مالی ئەوە دەستوری عراقە بۆ مەجای مالی تەوقیتاتی زەمەنی هەیە هەموو بودجەیە کە دانرێ بۆ ماوەی 3 ساڵ دادێ ساڵی یەکەمیان وجوبیە یعنی واجبە التیزام بکەن بەو استراتیژیەتی موازنەوە 2 ساڵەکەی کە اختیاریە و توانای گۆڕانکاریان تیا هەیە لە قانونی ئیدارەی مالیە لە 15 دەسەکرێت بە بودجە تەبەن بودجە بە 4 قۆناغا ڕوا 2 قۆناغیان لای حکوومەتە 2 قۆناغیان لای پەرلەمانە قۆناغی ئیعدادکردن ئامادەکردنی بودجە لای حکوومەتە لەگەڵ قۆناغی جێبەجێکردن قۆناغی مسادەقەکردن لەگەڵ متابعەکردنیشی لای پەرلەمانە لە 15 استراتیژیەتی موازنە بێ دەرچێ لایەن حکوومەتەوە لە 15 تەخمیناتی ئەوەلی لە وحداتی محاسبی و ڕوا بۆ وەزارەتی دارایی لە 15 ئەکرێتە پرۆژە یاسا لە 15 تقریبا ئەبێتە پرۆژە یاسای وەزارەتی دارایی لە 15 دێتە ناو ئەنجومەنی وەزیران بە حزوری هەموو وەزیرەکان پرۆژە یاسای بودجە خوێنرێتەوە هەر وەزارەتێک گلەی و کەموکوڕی بەدی بکات لە بودجەکە ملاحەزاتی خۆی ئەدا دوای هەموو وەزیرەکان واژووی لەسەرەکەن ئەبێتە مەشروع قانونی حکوومەت ئەنجا لە 15 ئەبێ بگاتە پەرلەمان لە 15 تاوەکو یەک
ئەبێ یاسای بوجە تێپەڕێنرا ئەمە سەقفی زەمەنی بوجەیە ئەگەر ئەمانەی نەکرد بۆ چونکە سنەی مالیمان هەیە سنەی مالی لە چەند جیاوازیەک هەیە لە هەندێک وڵاتە مەسەن لە میسرا لە مانگی حوتە لە ئەمریکا لە مانگی چوارە سنەی مالی لە یەکی چوارە بۆ یەکی سیویەکی چواری ساڵی داهاتوو لە حکوومەتی عراقیە لە یەکی یەک دەست پێکا بۆ سیوەکی دوانزەی ئەو ساڵە بۆ ئەمە وادانراوە بۆ نمونە کە یەکی یەک دانرێ ئیترە بێ بوجە لە یەکی یەکە لە بەردەستی حکوومەتا بێ تا تعلیماتی بۆ دەرەکات تقریبا ئەکەوێتە مانگی دوو سێ و ئەوانە کە کەوتە مانگی دوو سێ و ئەوانە ئیتر تعلیمات هەیە چونکە ئەو فترەی بەتایبەتی بۆ پرۆژەکان تا مانگی سێ ناتوانرێت ئیش بکرێت لە عێراقا بە حکمی ئەوەی بارانی زستانەی هەیە فترەی عمل لە عێراقا لە دوای مانگی سێوە دەست پێەکە بەڵام ئێستا ئەوەتانێ ئەوە مانگی دوانزەیەوە ئەوە ئەمڕۆ 22 بوجە تا ئێستا نەگەیشتووەتە پەرلەمان کەواتە ئەمە یەکەم فەشەلە کە حکوومەتەکەی شیعە سوودانی ڕوبەڕوویە بێتەوە کە نەیتوانیوە لە ماوەی 50 چەند ڕۆژێکە مەشروعی موازنە بنێرێتە ئەس کاتێکی کەم نەبوو ئێستا مامۆستا لە 27 متمانەی پێدراوە 27 دوانزە دەکاتە ئەمڕۆ 27 دەکاتە دوو مانگ کەمی لە بەردەستدا نەبوو بوجەی عێراق بەو شێوەیە نییە کەوا کاتەکە کەم بێ ئەو بوجەیە تەبان وەزارەتی دارایی هەڵەسێ بە ئیشی خۆی بوجەی ئامادە کرد بوو بوجە لە عێراقا لەبەرەوەی موازنەی بنوودە و تەخمینیە تەخمینی ئیرادا دەکرێت و تەخمینی نەفەقات تەنها کۆمەڵێک نیسەبی بەسیط ئەگۆڕێ ینی من دڵنیام وەزارەتی دارایی لەبەرەوەی ئێسش تەیف سامی وەزیری داراییە تەیف سامی مدیر عامی موازنە بۆ ماوەی لە 2004ەوە هەتاوەکو ئێستا لەبەرەوەی ئامادەکردنی بوجە مەجموعە جەداوی لە بە یەک هەفتە ئامادە ئەکرێ ئەبوایە ئێستا بنێرایە بەڵام گرفتی دەبینی بەڕێزت ئەمە یەکەم فەشەلی ئەمە یەکەم بادرەی یەکەم فەشەلی حکوومەتەکەی محەممەد شیعە سوودانیە کە نەیتوانیوە لە ماوەی تقریبا 50 ئەوەندە ڕۆژە مەشروعی قانونی موازنە بنێرێ و ناتوانێت ڕوونکردنەوە بدات چکە با بڵێم هەندێک خەلەل و کەمکوڕی ئەزانین هۆکارەکەی چیە بۆ نمونە یەکێک لە کێشەکان کێشەی هەرێمی کوردستانە محکەمەی ئیتیحادی بڕیارێکی داوە لەو بڕیارە ئەڵێ قانونی نەوتوغازی هەرێمی کوردستان نادەستوریە بۆیە ئەبێ هەرێم مجمل ئینتاجی خۆی تەسلیمی عێراق بکە و لەناو موازنە دیاری بکرێ و حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ بڕیارێکی نەداوە بە پێچەوانەوە بڕیاری داوە کە بە هیچ شێوەیە پابند نابێ بەو قەراری محکەمەی ئیتیحادی و لە کاتێکە مادەی 92 دەستور باس لەوەکە قەرارات المحکمە الاتحادیە باتەوە ملزمە یعنی حکوومەتەکەی سوودانی لەبری ئەوەی دیفاع لە دەستور و سەروەری یاسا پارێزێ بە شێوەیەک لە شێوەکان هەرێم وەکو دەولەیەکی موازی مامەڵە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیەکە کە هیچ احتیمامێک بۆ قەراراتی محکمەی ئیتیحادی دەرنابڕێ پێش بەرنامەکە مناقەشەمان کرد لەگەڵ بەڕێستا کەەوە تا ئێستا 5 قەراری محکمەی ئیتیحادی دەچووە حکوومەتی هەرێم زۆر باشکراڵە جێبەجێیان ناکەم بۆیە ئەمە بادرەی فەشەلی حکوومەتەکەی سوودانیە نەگەیشتنی موازنە بادرەی فەشەلی حکوومەتەکەی سوودانی ئەو ئەگەر بەشێکی پەیوەندی بە پشکی هەرێمەوە بێ دواکەوت نەکەی ئەوەی تر چیە کە دەبووە لە مانگی بێتە پەرلەمان بەست پێکێنانی کابینەکە دواکەوت ینی هۆکاری تر ینی موازنە حازر بوو ئەبوایە لە یەکەم هەفتەی کابینەکەی شیعە سوودانی موازنە بەهاتایەتە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ ئەوەی بە زووترین کات موازنە بنێرێت چونکە تەخیربوونی موازنە بۆ نمونە ئێستا ئەوە فەسڵی تەشریعیە لە نۆی یەک فەسڵی تەشریعی کۆتایی دێکەواتە تا فەسڵی تەشریعی کۆتایی نەیە موازنە نایەت پەرلەمان لە پشووە بڵێن پەرلەمان لە پشوایە بۆ ماوەی یەک مانگ تا نۆی یەک لە نۆی یەک کاتێک موازنە دێتە ناو پەرلەمانەوە سەقفی زەمەنی هەیە بێ بە سێ خوێندنەوە بڕوا خوێندنەوەی یەکەم بۆ ئەوەی بوجەکە قبوڵەکرێ یا ڕەفزەکرێ ئەگەر مەبدەئیەن من حیث المەبدە پەرلەمان دەنگ بدا لەسەر ڕەفزکردنی ئەوە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت چکە 100 واژوو هەیە هەرچەند واژوەکان ینی قانون پشگیریان ناکە 100 واژوو هەیە کە ئەگەر حکوومەتەکەی سوودانی دۆلار دانەبەزێنێ ئەوە 100 پەرلەمانتار ئامادە نین دەنگ بدەن لەسەر مەشروع قانونی موازنە لە کاتێکە مەسئلەی نرخی دۆلار پەیوەندی بە هینەوە نییە بە پەرلەمانەوە نییە پەیوەندی بە سوڵتەی نەقدیوە هەیە لەگەڵ وەزارەتی دارایی بە شێوەیەکی سانەوی
بۆیە ئەوە یەکێکی ترە لەو گرفتانەی کە ئەو پەرلەمانتارانە داکۆکیەکەن لەسەرەوەی کەوا ئەوان دەنگ نادەن بە مەشروعی قانونی موازنە. بابەتێکی تر مەسئلەی کەم و زیادەی نەوت و داهاتەکانە تا ئێستا نەیانتوانیوە بە شێوەیەکی خەمڵێنرا و سیاری نەوت تەحدید بکەنایە لە موازنە چەند دانێن تەوەقوعاتی ئەوەی سیاری نەوت بەرەو کوێ ئەڕوا بەڵام هەموو ئەمانە نابنە پاسا و چکە ساڵانی پێشوش ئەم پاسا ئەم کەم و کوڕیانە هەبوو بەڵام موازنە گەیشتووەتە پەرلەمان و جاری وایشە بۆ لەو ساڵانە لە ساڵی 2016 ئێمە لە لیژنەی مالی بە 12 ڕۆژ مناقەشەی موازنەمان کرد و خستمانە بەردەم پەرلەمان و تەزدیق کرا و چوێەوە بۆ حکومەت لە 12 ڕۆژە جاریشە بۆ مەسەن 35 ڕۆژی پێشەوە جاریشە بۆ 2 مانگی پێشەوە 3 مانگ بەڵام ئەوەی ئێستا ئەکرێ تا نوێی یەک مەشروعی قانونی موازنە نایە ئەگەر لە نوێی یەک بگاتە ناو پەرلەمان باشە خۆی لە سیاقی قانونی دارەی مالیە 80 ڕۆژی داناوە پەرلەمان پێویستێتی بەوەی مناقەشەیەکی تێر و تەسەل بکە اینجا تەزدیقی بکە تۆ لانی کەم بڵێ مانگێکی پێچێ کە بە مانگێک تێ ناپەڕێ بە دڵنیاییەوە ئەوە لە نۆی دوو ئەگەر ئیقرار بکرێ و بکرێتە مەشروعی بکرێتە قانون تا گەڕێتەوە بۆ حکوومەت و تا تعلیماتی بۆ دەرەچێ کەوێتە مانگی سێ هەر تەخیرێک لە موازنە التیزاماتی حکوومەت بەرامبەر بە هاوڵاتیان خەلەلی تێکەوێ بە تایبەتی بۆ پرۆژەی ئیسtismاری حکوومەت ناتوانێت ئیسtisمارات بەو فترەکەمە بکە چونکە تا تعلیمات دەرەکا و تاوەکو ئیسtisمارات جێبەجێەکرێ ئەڕوا بۆ مانگی 6 و 7 و ئەوانە کە بوو بۆ مانگی 6 و 7 تەنها 4 مانگمان لە بەردەمایە بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی ئیسtismار بۆیە یەکەم بادرەی فەشەلی حکوومەتەکەی سوودانی بوجە بێ بە بڕای ئەی سەبارەت بە پشکی هەرێم وەفدی هەرێمیش ڕۆشتون بۆ بەغداد لەسەر قسەکردن لەسەر پشکی هەرێم 14 لە 100 دەبێت 17 لە 100 دەبێت هەرچەندە بەڕێز پێت وایە ئەم ساڵی ژنەوتەکە تەسلیم ناکەن بەڵام وەکو پشکەکە یانی ڕاستیەکەی ئەم لە سا حەڤە و دوایی لە سا 12.67 لە سەردەمی عەبادیە کرابەوە دوای ڕێفراندۆم ئەوە یەکێک بوو لە بەرەمەکانی ڕێفراندۆم لە 17ەوە کراوە بە 12.67 لە سەردەمی عەبادیە بابەتی تەمان لە سەردەمی عەبادیە پێش ڕێفراندۆم 170 واژوو کۆکرایەوە لەسەرەوەی ئەو پشکە لە ساحەڤە بگێڕێتەوە بۆ 12.67 بەڵام ئەو کاتە ئێمە هێزە کوردیەکان دانوستانێکی چڕوپڕ کرا لەسەرەوە سەلیم جبوری پشتگیری ئەوەی کرد کەوتی ئەوە لێگەڕێن بۆ من و فعلەن لێگەڕاین بۆ ئەو دوایی بە مەسیجێک پێوت بە پەرلەمانتارەکانی وتی ئەوە بووجە ئاخر فەقەرەیە کە مناقەشەیەکەین ئەویژە و بڕی لە ساحەڤە لە 2005 ئەو بڕە هەیە لە ئێستادا لە 2016 کە ئێوە ئەتانەوێ لە حەڤە ئەتانەوێ ئەو بابەتە بکەن ئەوە بووجەمان نابێت چونکە مکەونی کوردی ئامادە نییە دەنگ بدا کە مکەونی کوردیش دەنگ نەدا بووجەکە تێناپەڕێ بۆیە 170 ئاژوو کرابوو کە دەنگ بن بە ڕێژەکە کەمکردنەوەی بەڵام لەو 170 تەنها 13 کەس التیزامیان کرد بە واژۆکانی خۆیانەوە بۆیە بووجە تێپەڕێرا و هەر لە ساحەڤەکە مایەوە چەنە ساڵانە لە ساحەڤە نەهاتووە چونکە سیادی لێ دەرەکرێت و کۆمەڵی ئیشکالیات و ئاڵۆزیتایە هەمیشە لە سا 10 تا 12 هاتووە لە باشترین حاڵتا لە سا 12 هاتووە چکە ئێمە بەشداریمان هەیە لە سیادە بەڵام بەرپرسانی هەرێم و هێزە سیاسیەکان ئیسفادە ناکەن لەوەی کە ئایا ئێمە لە موازنەی سیادیا چۆن ئیسفادە بکەین لە ساڵی ناکەین لە سیادەکە بەو شێوەیە ئیسفادەی دەرمان و ناچێتە ئەوە حاکیمەیە لە حاکیمە بەڵام لە سیادی چونکە سیادی ئەگەر ملاحەزە بکەی من کات خۆی بەحسێکم کردبوو لەسەر ئەو بابەتە کاک حاکیمۆدان بە بەرپرسانی هەرێم کاتنەوێ بووجە لە ساڵی 2005 بووجەی سیادی 16 بڕگە بووە 5 تریلیۆنی بۆ تەرخان کراوە لە ساڵی 2015 بەدواوە تقریباً چوو بۆ 65 بڕگە و نزیکەی 40 تریلیۆنی بۆ تەرخانەکرا لە ئەم ساڵانەی ئەخیرە بووەتە 90 بڕگە زیاتر لە 40 تریلیۆنی بۆ تەرخانەکرێ تەنها بۆ موچەی فەرمانبەران 53 تریلیۆن تەرخانەکرێ لە بەرەوەی بەرپرسانی هەرێم لە وەزارەتی دیفاع ئێمە لە سا دوو کەمترمان هەیە لە زۆربەی وەزارەتە ئیتیحادیەکان ڕێژەی فەرمانبەرانی سیادی بۆ چییە بۆچی بەکار مەسەن بودجەی سیادی بۆ ئەنجومەنی وەزیرانە بۆ وەزارەتی دیفاعە بۆ پەرلەمانە بۆ ئەو شتانەی کە تابعێکی سیادی هەیە کە مەفروض وا بوو هەرێم
بەپێ ئەو ڕێژەی کە هەیەی جا لە سا حەڤەیە دوانزەیە هەر چۆن نقراری لەسەرەکەن ئەو ڕێژەیە لەناو وەزارەتی ئیتیحادیە بتوانێت ئیسفادە لەو بابەتە بکە. بابەتێکی تر هەیە من لە ساڵی 2015ەوە بەدواوە بە تایبەتی لە ساڵی 2019 دەوای ئەحسایاتی عراقم کرد لە وەزارەتی پلان کە ئەحسایاتی 2009 بۆ 2009 دە ساڵی ڕەبق ئەحسایاتی بۆ نردبوو وەزارەتی پلاندانان لە هەموو ئەحسااتەکانە هەرێمی کوردستان 13.92 کە کاتە بە نزیکراوی ئەکاتە لە ساڵ 14 لە ساڵی 2015 ئەو ئەحسااتانەی چەند ساڵێکمان وەرگرتە بوو دامان بە هەموو وەزارەتی مالیەکان کە کورد بوون داومە بە هەموو وەفدەکانی هەرێم بەڵام ڕاستیەکەی لەبەرەوەی وەزیرەکان پێداگریان لەسەر ئەو ڕێژەیە نەکرد کە بێت تەزدیق بکرێ کە هاتە پەرلەمان بە نیسبەت ئێمەوە گۆڕانکاری تیا قرس بوو چونکە بە حاڵ نیسبەی لە سایەکە گۆڕی پشکی هەرێم بە ملیار زیادەکە بۆیە بەداخەوە وەزیری داراییەکان کە لە فترەیەک هەردوو وەزیری داراییەکەی لەو کاتەی کە کورد بوون لە پشکی پارتی دموکراتی کوردستان گویان لە قسەکانی پەرلەمانتاران نەگەر بەداخەوە ئەم ساڵ بڵێ چوار وەزیری کورتەیە یەکیان جێگیری سەرۆک وەزیران یانی ئەتوانن لە ئەنجومەنی وەزیران ئاعتراز بگرن لەسەر بوجەکە کە کورد دەنگ نادا بە بوجەکە ئەگەر ئەو ڕێژەیە ڕاز نەکرێتەوە بە داتاکانی وەزارەتی پلان خۆ وەزارەتی پلان وەزارەتێکی ئیتیحادیە کە داتاکانی وەزارەتی پلان باز لە ساڵ 14ەکە بۆی نێتە ناو پەرلەمان چکە هاتە ناو پەرلەمان گۆڕانکاری لە زیادەی موازنە لە سەلاحەتی پەرلەمان نییە تەنها پەرلەمان مناقلة توانێ بکات لەگەڵ تەخفیض مجمل المەبالغ یعنی قانون ڕێگە نادا ئەوە لە ئەستۆی پەرلەمانتارەکان نیە قەبارەی بودجەکە ئەگەر بۆ نمونە بە 180 تریلیۆنێک بخەمڵێنرێت پشکی هەرێم ئەگەر 104 دەبێت چەند دوای ئەو خەرجیانەی سیادی نازانم حاکمی لێ نازانم خەرجەکانی حاکمە و سیادی چۆن لێ دەرەکەوێت ساڵانی ڕابردوو چەند بووە سەبەب مەسەلەن تقریبا 50 تریلیۆنێک 50 تا 55 تریلیۆنێک لەوە ئەڕوا بۆ سیادی بۆ حاکمە بۆ تەنمی ئەقالیم ئەوانەی لێ ئەڕوا دوایی لەوەی کامێنێتەوە اینجا لە ساڵ 14 گەل لە ساڵ 14 سابتکەن لە ساڵ 14 ئێمێنێتەوە تۆ تەسەوری ئەوە بکە کە 100 تریلیۆن بمێنێتەوە ئەوە 14 تریلیۆنی بۆ هەرێمی کوردستانە بێ بەڵام بوجە بەو زەخامەتەی کە قەرار وایە باز لە 180کەن هەندێک باز لە نزیکە لە 200 تریلیۆن تا ئێستامانە هەمووی ئەرقامی تەخمینیە دوجار کە هێتە مەجلیسی وزەرا ئەوە ئاخر ڕقەمە چونکە ساڵانە بۆ ئێمە چەند مسودەیەکی موازنە هات هیچیان ڕسمی نەبوون تا ئەو نوسخەی کە مەجلیسی وزەرا بە واژووی وەزیرەکان و واژووی ڕئیسی مەجلیسی وزەرا دێتە پەرلەمان و ئەوە نوسخەی اعتیباریە و ئیش لەسەرەوە کرێ ئەگەر 14 تا 15 تریلیۆن بۆ هەرێمی کوردستان تەرخان بکرێ حتما مەشروطە بەوەی هەرێمی کوردستان نەود ڕادەست بکات چ بە بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی چ وەزارەتی دارایی قبوڵیەوە ناکا کە هەرێمی کوردستان نەود ڕادەست نەکا بەڵام بودجەی بدرێتێ ئەوەشی کە لەو ڕۆژانە باز لە 400 میلیارەکرا بۆ مانگی 11 و 12 پێم وایە عەرقەلەیەکی بۆ دروست بۆ دوو سکاڵا لەسەر محەممەد شیا سوودانی تۆمار کراوە یەکەم لە محکەمەی ئیتیحادیە هەردووکی لە محکەمەی ئیتیحادیە و لەناو پەرلەمان ئاواژوو کۆکراوەتەوە لەسەر ئەو بابەتە بۆیە عەرقەلەی بۆ دروست کراوە تەبەن محەممەد شیا سوودانی لە ناو مینهاج وەزاریەکە جۆرێک لە پابەندی خۆی دەربڕیوە بەوەی کە ئەو زیادە ئەنێرێ بەڵام ڕاستیەکەی ئەم زیادە ئیتفاقەیەکی مسبقە کە پێچەوانە دێتەوە لەگەڵ قەرارەکەی محکەمەی ئیتیحادیە ئێستا چکە بازۆکە وەزیری دارایی دەنگی پێنەداوە لە ناو ئەنجومەنی وەزیران بە 400 میلیارەکە کە هی دوو مانگە 6 ڕۆژە بڵێن ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە لەبەر ئەو کێشەیە یاخود ڕێکاری ئیداریە وەزیری دارایی ناچێتە ژێر ینی وەزیری دارایی مەشهورە بەوەی کە خۆی نادا لە ئەو مەسەلە قانونیانە ئەکرێ محەممەد شیا سوودانی چۆن کازمی بە بڕیاری خۆی کرد عەلی عەلاوی نەچوە ژێرباری ئیمزاکردنی واژووی نەکرد ئێمە چەند جارێک لە لیژنەی مالی بە حزوری ئەندامان لیانە پرسی کاوەی من بە هیچ شێوەی ئیمزای ئەو ئینەم نەکردو ئێستش محەممەد شیا سوودانی خۆی ئەتوانێت واژووی ئەو قەزێ بکەوە بە سەلاحێتی خۆی ئەو باتوانێت ئەگەر وەزیری دارایی چکێسا و زانیاری پشتڕاستکراوە لەناو ئەنجومەنی وەزیران دەنگی پێنەداوە بەوەی کە دەنگیش نادا چونکە تەیف تەبیعەتێکی هەیە مخالفەی قوانین ناکات چونکە وەزیرێکی بێ پشت و پەنایە سەرڕایەوەش دەتوانێت سەرۆک وەزیران لەسەر مەسئولیاتی خۆی بینێت سەرۆک وەزیران بەڵێ سەرۆک وەزیران دەتوانێت لەسەر مەسئولیات چونکە ئامر بسەرف لەناو حکوومەتە
ڕئیسی مەجلیسی وزەرایە. باش بەس ئەو کێشەی کەمجار دروست دەبێت لەسەر 200 میلیارەکە بەرەنجامی ئەوەیە کە ڕێکەوتن لە دەرەوە یاسای بودجە دەکرێت ڕێکەوتنی سیاسیە ئەمە کاتخۆی لەگەل لە حکوومەتەکەی کازمیە ئەمە لە حکوومەتەکەی کازمیە کورد بڕیاری دابوو دەنگ نەدا بە بودجە کازمی پێیوتبوون بە شەفەی اتفاقێکی شەفەی کرابوو کە ئێوە ڕێگری مەکەن لە قانونی موازنە مانگانە ئێمە کە ئەو کەم و کوڕەی کە هەتانە لە داهات ئێمە قەرەبوویەکەینەوە کە بڕەکەی 200 میلیاریان اتفاق لەسەر کردبوو ئەو 200 میلیارە ئەهات فترەیەکی زەمەنی زۆر چەند لە ساڵی ئێستا دووجاراتەوە لە 2022 زۆر کەم لە 19 بە تەواوی هات ئەوە سەردەمێ عادل عەبدولمەهدی بەڵام لە 20 کەم و کوڕی تێکەوت لە 21یش دیسان موازنە هەبوو بە شێوەیەک لە شێوەکان هات بەڵام لە 22 پێم وایە کەمترین مەبلەغ هاتووە بۆیە ئەو کەم و کوڕیانەی بۆ دروست بۆ ئەو خەلەلانە هەیە تا ئێستا لەبەرەوەی کە ڕێکەوتنەکە یاسایی ڕێکەوتنەکە کەس ناوێرێت ئیمزای بکە یعنی حتا محەممەد شیا سوودانیش حەزەرەکە لەوەی ئەو ئیمزای بکات چونکە هەر ئەوەندە پێچەوانە لەگەڵ خواستی هێزێکی سیاسی مامەڵی کرد یەکسەر ئەو مەلەفەی بۆ زیینوەکەنەوە لە محکمەی ئیتیحادی یا لە سکاڵای یاسایی لەسەر تۆمارەکەن و تووشی گرفتیەکەن بۆیە ڕەنگە محەممەد شیا سوودانی ئەو دەرسەی وەرگرتبێ کە عادل عەبدولمەهدی گەورەترین پشتگیری بۆ هەرێمی کوردستان دەربڕی بەڵام کاتێک کە دەنگ درا لەسەر لادانی یەک ئەندامی هێزە کوردیەکان ئەوانەی کامیشە پشتگیری بوو بۆیان دەنگیان نەدا لە سەرمانەوەی دەنگیاندا لەسەر ئیستیقالەکەی بۆیە کازمیش کە ئیتفاق وا کرابوو کە بمێنێتەوە لەبەرەوەی لەوە چە شیا سوودانی ئەو دەرسەی وەرگرتبێ کە خۆی نەکاتە قوربانی بۆ هیچ کەس باشە بەس ئەوەی بڕیاری دادگای فیدراڵ چەندە هەرێم جێبەجێی نەکرد بەس بازدەوە کرد لە کۆبوونەوەی ماوە 6 ڕۆژی ڕابردووی ئەنجومەنی وەزیران بەشێک لە وەزیران کە 6 وەزیرە دەنگیان پێنەداوە دەڵێن وتیانە چی لە بڕیارەکەی دادگای فیدراڵی بکەین ئەمە لەناو گفتوگۆکانی پەرلەمانیش لە هاتنی بودجە بەتاکید قەراراتی محکمەی ئیتیحادی قەرارەکە زۆر حەدیە باز لە مجمل ئینتاجی هەرێمەکە حەدچی بەرهەمی هەرێم هەیە ئەبێ ڕادستی حکوومەتی ئیتیحادی بکرێت کە ئەمە خۆی بۆ خۆی دقیق نییە ینی ئەو بڕیاری محکمەی ئیتیحادی دقیق نییە چونکە ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت بۆ ئیستیهلاکی مەحەلی لە عێراقا تەرخانەکرێ لە هەرێمیش ئەبوایە نیسبەتێک بە نیسبە و تەناسب حکوومەتی ئیتیحادی لە 4 ملیۆن بەرمیل 600,000 بەرمیل بۆ ئیستیهلاکی مەحەلی ئەبوایە لەو مجملەی کە هەرێم نەو دەرەهێنێ بۆ ئیستیهلاکی مەحەلی بڕێ بیوتایە بە نیسبە و تەناسب بۆ ئیستیهلاکی مەحەلی جگەل لەوە و جگە لە کولفەی شەریکاتی ئینتاج ینی قەرارەکەی محکمەی ئیتیحادی تەفسیل نییە قەرارێکی عامە کە بواە بەو شکڵە عامە دەرنەچوایە چونکە تۆ کە قەرارە دەی قەرار بۆ ئەوە دەی کە تەنفیز بێکە ئەو ئەزانێکە ئەوە قەرارێکە قابل بە تەنفیز نییە چونکە هەرێم بەجێبەجکردنی ئەو قەرارە ئەڕاتە قۆناغی ئینهیارۆ بەڵام تازە قەرارەکە دراوە قەرارەکەش بات و ملزەمە بۆ هەموو عێراقیەکان لەبەرەوەی پەرلەمان ئەتوانێت لە هەر حاڵەتێکا بیەوێ ئەو قەرارە بەکاربێنەوە هەری هێزێکی سیاسی لە ناو پەرلەمانە پێچەوانەیەم بڕیارەی محکمەی ئیتیحادی ئیش بکە انتخاباتی مانگی دا لە ئەنجومەنی پارێزگاکانە زەربەی لێکەوێ بۆیە وەزعی کورد بەهۆی انتخاباتە یەک لە دوایەکان کە لە عێراقا ئەکرێن یەکەمیان مانگی دێ انتخاباتی مەجالیسی محافەزا دەکرێت دوا بە دوای ئەوە کۆمەڵە انتخاباتی ترەکرێت کە ڕەنگە لە ماوەی 2023 تا 2024 لە عێراقا 5 انتخابات بکرێت لە ماوەی ئەم 2 ساڵە بۆیە هێزە سیاسیەکان مجازەفە بەوە ناکەن کە پشتگیری هەرێمی کوردستان بکەن لە مقابلە باڵانس لە دەست ئەگەر جێبەجێ بکرێت سوودی بۆ خەڵک نییە و بڵێنی ئینهیارەکە بۆ ئابووری ینی جێبەجێکردنەکەی نییە بۆ نمونە جێبەجێکردنەکەی ئایا حکوومەتی هەرێم یا حکوومەتی ئیتیحادی ئەچێتە ژێرباری ئەو هەموو قەرزەی کە حکوومەتی هەرێم لە ئەنجامی ئەو قەزیە هاتووەتە سەری ئایا حکوومەتی ئیتیحادی بەو ڕێژەی لە سا 14 بە شێوەیەکی بەردەوام موازنە نێرێ بۆ هەرێم ئەمە خۆی بۆ خۆی نابێ پێش ئەحداس بکەوین ئایا حکوومەتی عێراقی حکوومەتی ئیتیحادی ئیلتیزامەکە بەمانەوە ئەگەر ئیلتیزام بکە بە نردنی پشکی هەرێمی کوردستان کە لە ماوەی ساڵەکانی 2005 تاوەکو 2015 108 میلیارد دلار هاتۆتە هەرێمی کوردستان کە هیچ ساڵی ئێمە نەوتمان نەبوو کێشەی بوجەمان نەبوو ئەگەر وەکو جارانی لێبێتەوە من بە دڵنیاییوە ئەڵم کە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە خاڵی کیتر
هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ئەو وەختە چۆن پشکیان عراقیەکان پشکیان هەیە لە ئستیهلاکی مەحەلی و بنزین بە 450 کڕن ئەو وەختە هەرێمی کوردستان حیسەی خۆیە بێت لە ئەو بنزینەی کە لە وەسەط و جنوب بە هاوڵاتیانە درێ بێت لە هەرێمی کوردستان و لە شارەکانی هەرێمی کوردستانەچە بە ئەندازەی ئەوە بنزین بە سەرتاسەری بکرێتە 450 بۆیە هاوڵاتی هەرێمی کوردستان ئیسفادەی لێکات چ لە گەیشتنی بوجەکە و چ لە بنزین و نەوتی سپی و مشتەقاتەکانی کە گازە و چ لەو بابەتە شەفافیەتەی ئەوەی جاران کە بوجە لە حکوومەتی اتحادی و ئاهات ئەمان زانی مەبلەغەکەی چەندە من بیرم دێت لە 2011 8 ملیارد تەرخان کرابوو بۆ پارێزگاکانی هەرێم بۆ هەر سێ پارێزگاکە و کا سێ پارێزگا بوو 8 ملیارد تەرخان کرابوو بۆ تەنمیەی ئەقالیم لە ناو موازنەی هەرێم 2011 7 ملیاریان لێ لادابوو نەمەزانین بچمە بە سێ لایەن داوە یەکسەر ئێمە سکاڵامان تۆمار کردو بە دوواداچوونمان بۆ کرد بۆ ئەوەی ئەو پارەیە کە بۆ تەنمیەی ئەقالیم کراوە نەیەڵین بە هیچ شێوەیە دەستکاری بکرێت بۆ نمونە لە 2006 56 ملیارد دینارمان بۆ هاتبوو هەر 56 ملیارەکە ڕاستەوخۆ هاتە ئەنجومەنی هەر سێ پارێزگاکە ئێمە حیسەی خۆمان ماوەرگە لە پارێزگای سلێمانی و کردمان بە مەشروع لە ماوەی 2005 تا 2014 کە ئێمە لە ئەنجومەنی پارێزگا بووین 1450 پرۆژەمان لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و بتوێر پشدەرا جێبەجێ کردو بەو پارەی پەرەپێدان و هەندێکیش بوجەی حکوومەتی هەرێم بوو کە بەڕێز عومەر فەتاح ئەو کاتە بەرپرسی حکوومەتی ئیدارەی سلێمانی بوو ساڵانە تەرخانکراوی زیاتر لە 200 ملیاری بۆ تەرخانەکردین بۆ ئەنجومەنی پارێزگا لەبەرەوەی پرۆژەکان سەرکەوتوو باشە وەزۆکو شتێکی نزیکەی ئەگەر بۆ نمونە بوجەکە 180 تریلیۆن وێ بۆ نمونەوە دابنێ وەکو ریمانە بە حاکیمە و بە سیادی و ئەوانە نزیکەی 16 بۆ 18 تریلیۆن دینارەکە بە پیتاکی خۆراک و دەرمان و هەموو پێداویستیەکان بەوە هەموو مەسەلەی موچەی با بڵێن ئەو لیوانەی کەوا مسادقەی لەسەر کاوچکە دوو لیوا هاوبەشەکان هەموو بوجەکە دێت لە 16 بۆ 18 تریلیۆن دینار ئەبێت بەس ئەو کاتێک ڕێکەوتنی گشتگیر بکرێ بژانەوەیکی گەورە لە هەرێم ڕوودەدا بەتاکی دەگەر بوجە بێ ئەوە جاری یەکەم کێشەی موچە نامێنێ کێشەی ئیسtisمارات نامێنێ ئەوەی کە ئێستا سلێمانی ئەناڵێنێ بەدەستیەوە کە بوجە نییە و زیاتر لە 1000 پرۆژە وەساوە ئەو پرۆژانە هەموو یەکەوێتەوە گەڕ جۆرێک لە بوژانەوەی ئابووری ئەکەوێتە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و بەرژەوەندی تەواوی خەڵکەکەیە بەڵام لە بەرژەوەندی ئەو دوو هێزە سیاسیە یا ئەو هێزە سیاسیانەی کەوا حکوومەتیان پێگەناوە لە بەرژەوەندی ئەوان نییە بۆ چونکە ئەوان حەزیان بەو ناوشەفافیەتەیە حەزیان بەوەیە کەوا پارەکە لە بەردەست خۆیانێ وەکو خێر پارە بدەن من ئەندامی دیژنەی دارایی میوانمان بۆ دەڵێ ئێستش داهاتێرێم تریلیۆنێک و 200 بۆ 300 ملیارە ینی پێشتریش سەردەمیەوە لە پەرلەمانی عێراق تریلیۆنێک و 200 ملیار داهات هەمان قەبارەی بۆچی ئەو کاتە پرۆژەی پێدەکرا موچە بژانە بوو ئێستا ئەو بارودۆخەیە خۆی کێشەکە جاران مەسەن لە 2007 هەرێم یەکەم موازنەی قسە بەردەست پەرلەمان کە 2 لاپەڕە بوتان هاتەوان بە هەر حاڵ 2 لاپەڕەش بیان گرنگە لە 2008 نەختێک زیاتر بوو لە 2009 یەکەم جار بوو کە بە وجودی معارەزە لە سەردەمی کابینەکەی ئەو کاتە ڕێژوزەرا دکتۆر بەرهەم بوو کە زیاد لە بینی 5 ساعت تا 9 ساعت لە ناو پەرلەمانە جوابی پەرلەمانتارانی داوە یەکەم جار بە حکوومەتی هەرێم بەخۆیەوە ببینێ ڕێژوزەرا بڕاتە ناو پەرلەمان و جوابی پرسیاری پەرلەمانتاران بداتەوە لەسەر بوجە و توانرا بوجە بە شێوەیەکی شەفاف بخرێتە بەردەست خەڵکۆ گرفتەکە ئەوەیە لە 2012 بە دواوە بوجە نەهاتووەتە پەرلەمانۆ یعنی ئەوەی ئەکرێ ڕئیسی مەجلیسی وزەرا بە کەیف خۆی پارە تەرخانەکە بە کەیف خۆی تەخسیساتەکە بە کەیفی خۆشی تەمویلەکە بۆیە ئەمە ئەو پەڕی ناشەفافیەتە و ئەو پەڕی نادەوڵەتداریە کە حکوومەتی هەرێم کردوێتی بە هەموو هێزە سیاسیەکانی بەشداربووی ناو حکوومەت یعنی ئیسtisنای لێ ناکەم من کە بڵێم ئەو حکوومەتە نەخێر حکوومەت شەراکەتە لە نێوان پارتی یەکێتی گۆڕان هەرسێکیان بەرپرسن هەچ کەس بە پێ پشکی خۆی سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دێمە خزمەتە بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەین وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە
خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەکوێ سیارەکەم بەدەست دەکەوێت؟ باوەڕکە نازانم بەڵام دەتوانی ببەرەوە بنێری بۆ 370 سیاری BMW بۆ بیتەوە پیرۆزە لەگەڵ کۆڕاک تۆ ملیۆنێریت. سيبي أولايو أملاش جبسيني أحمالك أمي سيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي سيبي أولا أزاني أبي وقت من تعمي كي إنجا أزاني عفرة وقت من سيلي أزاني أمي عليك القول حرب جيجي جبسینینی کامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا یەک پرسیارێتر لەسەر بودجە دەچینە سەر مەسەلەی دۆلاریش تۆ بۆ چوون دوایە و پێشبینی خۆت وەکو ساڵانی ڕابردوو نانەوێنەوەتەکە تەسلیم کردانەوێ خەمڵاندن هەبێت و 200 میلیارێک 300 میلیارێک بێت و ینی ئەمان بڕیاریان داوە کە نەوت ڕادەست ناکەن ئەوە چەند جارێک ینی بەسەری حیبارە لەو کاتێک کە ئێمە پەرلەمانتار بووین بەسەری حیبارەیان و نەوت تەسلیم ناکەن تەوەقع ناکەم لە ئێستاشا تەسلیمیکەن تەنایانەوێت لە چوارچێوەی موازنەکە ببێ مەسەن لە 2020 کە بای قیام بە نرخەکەی ئەویش بۆ ئەویان بۆ محکمەی ICC کە عێراق سکاڵای کردبوو لەسەر تورکیا بە شێوەیە حجەیەک بەنە محکمەی فەڕەنسی عێراق و سکاڵایە بدۆڕێنێ ئەگینا زۆر بەوازە حوتیان نەوت تەسلیم ناکەین و لترێکیشیان تەسلیم نەکرد بە ئیستیسنای ساڵی 2015 بۆ ماوەی 5 مانگ نەوتیان تەسلیم کردو ئیتر هیچ جۆرە نەوتێکیان تەسلیم نەکردو لە ماوەی ئەم ساڵانی پێشوش چکە مەسئلەی نەوت لە 2010 هاتوۆتە ناو موازنەی عێراقی یەکەم فەقەرە کە باسی نەوتەکە لە 2010 ئەڵێ بێ حکومەت لە بودجەی عێراق لە 2010 ئەڵێ ئەبێ هەرێمی کوردستان یەکەم جار لە ساڵ 2009 هاتووە ئەڵێ بێ هەرێمی کوردستان راپۆرتێک بدا لەسەر و نەوتەی کە دەریێنێ باسی ڕقم ناکە لە 2010 ئەڵێ بێ هەرێمی کوردستان 100,000 بەرمیل نەوت مانگانە ڕۆژانە ڕادەستی حکوومەتی ئیتیحادی بکە اینجا بێت 150 بێت 175 ئەبێتە 250 دوایی لە ساڵی 2015 بووەتە 550 بە حکومەوەی سیاسەی نەوتی کەرکووکە ئیتر دوای بە 250 ماوەتۆ حتا 2021 باسی ئەقیامی 250,000 بەرمیلەکە بەڵام قەرارەکەی محکمەی ئیتیحادی بەڕاستی باز لە مجمل ئینتاجی نەوتی هەرێمی کوردستانەکە ئەگەر ئەوە نەوتەکە بەردەوام بێت ئابووری هەرێمیش خراپتر دەبێت ینی جۆرێک لە ینی ئەو تەوقعاتە قورسە ئابووری هەرێم بەرەوکوێڕەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەوەی پارتی و یەکێتیەکەن بە ئابووری هەرێم بەو شێوەیە و بەو شێوە ئیدارەدانە و بەو مزاجێتە و بەو گرفتەی کە ئێستا شاندی هەرێمی کوردستان کاچێتە بەغدا شاندی یەک لایەنە گۆڕانیشی لەگەڵە با بڵێن ئەو دوو شاندە شاندی یەکی دوو پارتی زیاتر ڕۆڵە بینن با بڵێن ئێستا شاندی دوو لایەنی سیاسی و شاندی لایەنێکیان دوایی لە چوارچەوەی موازنە کێ دیفاع لەو پشکەیەکە کە ئەو وەفدە جێبەجێیەکە چۆن ئێستا 400 میلیارەکە دوور نییە کە خۆیان خەلەلیان بۆ دروست کرد بێ دوور نییە لەو کاتێشا خەلەل بۆ موازنەکە دروست نەکەن بۆیە من تەوقع ناکەم هەرێمی کوردستان نەوت ڕادەستکە و تەوقعیش ناکەم عێراق بە بێ ڕادەستکردنی نەوت ئەو ئیلتیزاماتە گەورە بکە
ئاخرشت ئەوەیە کە لەسەر 200 ملیارەکە ڕێبکەون بەو هەموو عرقلانەی کە ناوبەناو پەرلەمانتارەکان دروستیەکەن. باشە بەس ماوسای لە کوردستان کێشەی داهاتمان هەیە چکە 400 نزیکەی 425 بۆ 36,000 بەرمیل دەفرۆشن خاو هەموو خاڵی سنووری تەیە هاوکاریاو پەیمانات چەند خاڵی سنووری؟ ئەو هەموو خاڵی سنووری 25 خاڵی سنووریمانەیە 5 ڕسمین ئەوانی دیکار نافەرمین هاوکاریاو پەیمانان هەیە ینی ئێمە کێشەی مالمان نییە کێشەی ئیدارەی مالمان هەیە لە هەرێمی کوردستان ئەوەی کە لە ئێستادا نەود نرخەکەی مەسن کاتێک کایانوت پارە نییە و تەقەشوفیان نەکرد و موچیان کرد بە چارەکە موچە ئەو کاتە نرخی نەوت چەند بوو ینی چەند مانگە حکوومەت ێرم بە ناقص بۆی هاتەوە لەو کاتە ینی ئەو پارانەی کە بەدەستی ئەو نەوتەی کە فرۆشا بوو درا بە کولفەی شەریکات حکوومەتی هەرێم نزیکەی 7 میلیۆن دلار زیانی بەرکەوت ینی یەک دینا نهات بۆ خەزێنەکەی ئەوە لە کاتێکان نەوت گەیشتە 26 دلار ئێستا نەوت بە 80 دلار فرۆشی کە مەفروزە ئێمە ئێستا کێشەی داهاتمان نەبێ جگەلەوەی ئەو داهاتە ناوخۆیانەی داهاتی غیر نەوتی لە 100 زیادی کردو ئەگەر لە 300 زیادی نەکردبێ بۆیە 300 ئەوەندە داهاتیان کۆ کردوتەوە ینی لە دنیا ببوورە زەریبە لەسەر ئەرباحە لە دنیا لەسەر قازانجە بەڵام ئێستا لەسەر مجمەلی داهات یعنی تۆ بتەوێت نەتەوێت داهاتی ساڵانە چەنە لە ئەوەندەی جیاوازەکەی چیەسە بۆ نمونە چونکە مەسن ئەوە واکە تاوان شەریکات محاولەیەکەن تا ڕووبی زەریبی بکەن یعنی زەریبە نەدەن شەریکە هەیە مەسەن پرۆژەی بەردەوامی هەیە و ئەژڵێ لە زەرەرە بۆی زەریبە نەدا و هەندێک لەو کۆمپانیانە کۆمپانیا حیزبین بە هەموو شێوەیەک لە شێوەکان شوێنیان بۆ ئەکەنەوە کۆمەڵێک مواسسە هەیە بە ناوی جیاواز و لە هەرێمی کوردستانە زەریبە نادەنە حکوومەتی هەرێم لەبەرەوەی پرۆژە حیزبین اینجا ئیتر ئەو پرۆژە حیزبیانە زۆرن 24,000 کۆمپانیا هەیە چواردەیان زەریبە نادەن نازانم لە ئێستادا چۆنە و چۆن نییە بۆیە حکوومەتی هەرێم پەنای بردوتە سەرەوەی لەسەر مجمەلی داهات ئێستا زەریبە وەربگرێ کامە خۆی بۆ دەبێت 15 میلیارد خۆی بۆ خۆی ئەمە گرفتێک دروستەکە ئەگەر شەریکەیەک بەڕاستی زەرەر بکە ئەبێ بڕی ئەو زەریبەی کە ئیدابی خاتە سەرشانی هاوڵاتێک یعنی بەوە قەرەبوویەوە بۆیە بازاڕی هەرێم ڕۆژ لە ڕۆژ بەرەو پوکانەوە ڕۆ مایە پوچبوونی کۆمپانیاکان بەرەو زیاتر مەسەن زیاد لە 1000 کۆمپانیا تا ئێستا مایە پوچی خۆی ئەعلان کردووە لە هەرێمی کوردستانە زۆربەی لە سلێمانیایە بۆ چونکە ئەم کۆمپانیانە لە قازانجان نیە حکوومەتیش سەرباری ئەمەی کە زەریبەیان لەسەرینەکە بۆیە مایە پوچی خۆیان ئەعلان کردووە بۆیە ڕۆژ لە ڕۆژ ئابووری هەرێم بەرەو پاشەکشە دێت باش سەبارەت بە نرخی دۆلار لەو ماوەیەدا بەرزبوونەوەی بە خۆ بینێ چوو بە 150 هۆکارەکە چییە بەم شێوێ بۆ بڵێن بەهای دۆلار بەرز بۆتەوە کۆمەڵێک هۆکاری هەیە هۆکارەکان هەندێکی پەیوەندی بە تەعاملی بنووک لەگەڵ شەریکاتی حەواڵە و گومانەکان لەسەر ئەم مینانە مەسەن لە ماوەکانی پێشوە 4 بانک زۆرترین حسەی حەواڵەیان وەرەگرت ئەم 4 بانکە دوایی لە ملاحەزایان کەوتە سەر لەلایەن ئەمریکیەکان و هەر 4 بانکەکە منعکران لەوەی دۆلار وەربگرن چکە گومانیان هەبوو ئەچێ بۆ کۆمەڵێک بانکی دیاریکرا و کۆمەڵی بانکی دیاریکرا ئەوە 4 بانک و شەریکەی حەواڵەی تر ئێستا لەژێر ملاحەزان هەر لە حەزەیەک بێ ئەوانش بخرێنە لیستی ڕەشەوە کە نێڵن تەعامل بە دۆلار بکەن ئەوە خاڵی یەکەمە کە ئێستا ئیجراعاتی خستنە بازاڕی دۆلار زۆر معقد بووە خاڵی یەک خاڵی دوو چەند ساڵێک پێش ئێستا عێراق قەرزاری دەوڵەتێکی دراوسێ بوو لەبەرەوەی ئاعتماداتی مستەنەدی عێراق ناتوانێت دۆلار بنێرێ بۆ وڵاتە بۆیە ناچار بوون پارەکەی بە دینار پێ بدەن پارەکە کە بە دینار درا گۆڕایەوە بە دۆلار هەر لە ناوخۆی عێراقا بۆیە لە ماوەی 1 هەفتە نرخی دۆلاری بردە 151-152 ئەو کاتێک کە بە 190 بوو لە کاتێک ئێستا بانک خۆی فرۆشێ بە 145 و 146 بۆیە ئەگەر پارەیەک هاتبێتە بازار خاڵی سێهەم قەرزێک درابێتەوە بە دینار و ئێستا تەحویلی دۆلار کرابێ مەسەر سەبەبی سێهەم ماوەی 2 مانگ لەمەوە پێش بە شێوەیەک لە شێوەکان 2 مانگ کەمتە تقریبا نزیکەی مانگێک لەمەوە پێش لە ناو پەرلەمانە و پێش تەشکیلەی حکوومەت
هەندێک لە هێزە سیاسیەکان بمافیهم محەممەد شیع سوودانی خۆی پێشەوەی بێتە ڕئیسی وزەرا ادعای ئەوەی کرد کابێ دلار بگەڕێتەوە بۆ سیارەکەی خۆی کە 1990 بەمەش ادعایەک دروست بوو کە ئەو خەڵکەی دۆلاری هەبوو لە ماڵەوە بە تایبەتی خەڵکێکە سەرمایەکی کەمی دۆلاری خەزن کردبوو هەمووی هێنایە ناو بازار بۆیە ملاحەزە بکە لە فترەیەکە گەیشتە 145 جانی لە ساری بانک کەمتر هەموو دۆلارەکان خرانەوە بازار و سەرمایەدارەکان کڕیانەوە بۆیە ئێستا دینارێکی زۆر لە ناو لە دەستی خەڵکە هەیە و لە ناو بازارەکان هەیە هەموویشی خۆی ئامادە کردووە دۆلار دابەزێ بۆ 48 و دیسان بیکردێتەوە لەبەرەوەی بانکی مرکزی کەمترین پارە ئەتوانێت بخاتە بازار و پارەیەکی زۆر دیناری عراقی بەتەمایە ئەو دۆلارانە زوو بکڕێتەوە بۆیە دۆلار لەو لە 152 دانابەزێ ئەگینە حکوومەتەکەی سوودانی لە بەرامبەر ئەم گرانکردنەی دۆلار و دانەبەزینی دۆلارە ڕوبەڕووی خۆپیشاندانی گەورەیە بێتەوە لە دوای 100 ڕۆژەکەی کە مۆڵەتی پێدراوە من قەناعەتم وایە تیاری سەدری دیسان بەهێزەوە یەتەوە ناو شەقام و یەکەم شت کە مامەڵەی لەسەرەکە و دژی ئەوەسێتەوە سعری دۆلار ئەگەر بە بەرزی بمێنێتەوە بۆیە حکوومەتەکەی سوودانی ئەگەر معالەزەی سعری دۆلار نەکات لە ماوەیەکی کەمە ئەوان ڕوبەڕووی خۆپیشاندانی گەورەیە بێتەوە لە عێراق بۆیە ئەم سێ فاکتەرە وای کردووە کەوا دۆلار بە بەرزی بمێنێتەوە خاڵێکی دیکە کە کاتی خۆی دۆلار لەسەر چه ئەساسێ بەرزکرایە وەزارەتی دارایی وتێم دۆلارانە هی من و پارەی فرۆشتنی نەوتە بۆیە من بە هیچ شێوەیە یا خۆمەی فرۆشم یا بانکی مرکزیە بێ ڕازی بێ لەسەرەوەی سعری دۆلار بەرز بکاتەوە بەڵێ بە ئیتفاق بەرزیان کردەوە بەڵام بڕیارەکە بڕیاری وەزارەتی دارایی بوو چکە محافزی بانکی مرکزی لە لیژنەی مالی ئەمە 2-3 جار بانکمان کرد وەرەقەکەی هێناکە وەزارەتی دارایی بۆیان کردووە ئەوە ئەبێ دۆلار بەرزکەیتەوە حکوومەت لەو کاتا کورتێنانێکی گەورەی هەبوو توانی 23 تریلیۆن تاوان 40 ئەوەندە تریلیۆن دینار کورتێنانی هەبوو بەوە گەیاندیە 26 تریلیۆن دینار بۆیە لە ئێستادا حکوومەت با بڵێن لە نێوان ئەو دوو بەرداشا گیری خواردووە ئەگەر نرخی دۆلارە گەڕێنێتەوە بۆ 120 ئەوە تووشی قەیرانی نامتمانەیە بێ بۆ عملە نەقدیەکەی خاڵی دوو سندوقی نەقدی دەولی و بانکی دەولی ڕازی نابن لەسەرەوەی دۆلار بە هەرزان بفرۆشێت چکە هاوسەکان ئیسفادەی لەکەن کە لەگەڵ ئەمریکا کێشەیان هەیە بۆیە عێراق لە ئێستادا دووچاری قەیرانێک بووە ناتوانێت دای بەزێنێ واگەر ئاواش بڕوا خۆپیشاندان دروستە بێتەوە بۆیە ئەمەش ئیزافەکەین بۆ یەکێکی تر لە ئەو شکستانەی کە ڕوبەڕووی حکوومەتەکەی سوودانی بێتەوە ئەویش سعری دۆلار بە بەرزی بمێنێتەوە بەس خۆی ئێستا کە 150ەکە دەبووە حاڵەت ئاسایەکەی کە بەرزیان کردوەوە دەبووە چەند بێ 146 مەسەن تا ئاگاتە دەستی مستهلك 147 نیو لەو هامیشی ڕبحەکەی بێ 1500 دینار زیاتر نەبێ کە لە فترە زەمانیەکانە لە 116 بووە فترەیەک لە 116 بە 120 بە 118 ئەدرا لە 190 بوو بە 121 و 122 ئەفرۆشە 146 بێ بە 147 نیوانە بفرۆشێت بۆ دەست مساهلێکی ئەخیر بە تایبەتی ئێستا لەم فترانەی ئەخیرە ڕەنگە خەڵک زیاتر پێویستی بە دۆلار هەبێ بۆ سەفەر واتچۆ بە تایبەتی بۆ یەک خەڵک پێویستی بە دۆلار ئەبێ بە تایبەتی بەیعی نەقدی کە نزیکەی 7 ملیۆنێک دۆلار بەیعی نەقدیە ئەمەش هاوکاریەوە ناکا کە دۆلار لەم فترەی 2 هەفتەیە دابەزێ بۆیە خۆی بە خۆی ئەمەش گرفتێکی دیکەی حکوومەتەکەی سوودانی باشە بەس هاوڵات چۆن مامەڵی لەگەڵ بکەڕەنگی خەڵکێکە بێ سەرمایەکی کەمی دۆلاری هەبێ تووشی دڵەڕاوکیە و یاخود هیچ ئەگەرێک هەیە بۆ 145 وەکو جارانی لێ بکەنەوە یان خودەوە کۆتایی پێ ینی پارەیەکی زۆر لە بازاڕایە هەمووی خۆی مەڵاز داوە بۆ ئەوەی هەر دۆلار بگاتە 148 بیکرێتەوە من قەناعەتم وایە بە تەدریج لایە بەزێنن چونکە حکوومەتەکەی سوودانی لە بەرامبەر اعتراضێکی زۆر گەورەی جەماوەیە هەر بۆ 148وانەوە بەس لە 148 نیو نایەتە خوارتری ئەوە یعنی بەدڵنیایەوە تا مانگێک کێش نایەتە خواری ئەوە بەڵام ئەکرێت ئایا حکوومەتەکەی سوودانی ئەتوانێت چونکە کاک حەکیم یەک شت هەیە زۆر گرنگە ینی ئێمە عەلی عەلاق محافزی بانکی مرکزی پێشوو ینی وتمان ئەتوانن مخالفەی ئەو هەندێک بڕیار بکەن وتی نا ئێمە مخالفەمان بۆ ناکەێت چونکە بانکی مرکزی ڕیزاڵ بانک یەک ڕۆژ شەحنی دۆلار نەکا بۆ بانکی مرکزی نرخی دۆلار زۆر زیاد لە حەد بەرزە بێتەوە بۆیە
دۆلار لە دەست بانکی مرکزیان نەما لە دەست بانکی مرکزیان نییە بە دەرەجەی ئەساسی یعنی سندوقی نەقدی دەولی ئاگای لێیە بانکی دەولی ئاگای لێیە خزانەی ئەمریکی ئاگای لێ ڕزێڵ بانکی ئەمریکی ئاگای لێیە ئەمە منافەسەیەکە لە ساڵی 2005ەوە کە قانونی بانکی مرکزی تەصدیق کراوە هێزە سیاسیەکان وەکو ئیستیسمار سەیری ئەم قەزەیان کردووە هێزی سیاسی هەیە لە هەفتەیەکە 3 میلیۆن دلار شخصیت هەیە لە هێزی سیاسی لە هەفتەیەکە 3 میلیۆن دلار خێری کردووە بەس لە گۆڕینەوەی دۆلار یعنی کاگە حەکیم لە 2005 بۆ 2015 312 میلیارد دلار مەزادی عوملە کراوە لەو 312 میلیارد دلارە ئەوەی کە مەرحومی چەلەبی حسێبی کردبوو تەنها 200 میلیارد دلار دیار بوو کە حکوومەت و کەتی تایبەت کردوێتی 112 میلیارد دلاری هەر دیار نەبوو کەواتە گەورەترین ئەرباح کە هێزە سیاسیەکان ئیسفادەیان کردووە بۆیە بۆ دەرەوە چوو بۆ دەرەوە کاتەیە وەکو لیژنیدارای راپۆرتێکە حازە کرد بوو 6 راپۆرت 13 میلیاری لە کوردستان ینی بانک هەبوو ساڵانە 5 میلیاری لە مەزاد بەشداری کردووە لە هەرێمی کوردستان لە کاتێکە بانکەکە مەکتەبەکەی لە بەغدا تەنها غورفەیەک و کۆمپیوتەرێک و حرەسێک بوو کە لە مەزادی عوملە من جارێک مناقەشەم لەگەڵ مەسئول بەرپرسی سیولە کرد لە بانکی مرکزی لە ناو لیژنەی مالیە من پرسیارێکی بەریئانەم لێ کرد کە وتی کێشەی سیولەمان هەیە منیشتم بۆ کێشەی سیولەتان هەیە خۆ سیولە ئێمە نەقدی ئیزافیمان هەیە نە کێشەی سیولەمانە بێت باسی لەوە کرد ئێوە زیاد لەو هەشتا و ئەوەندە بانکەی کە هەیە سی بانکیان هی بەرپرسانی ئێوە و لای ئێوەن کە زیاتر لە 6 تریلیۆن دینار هەر قەرزمان لایەنە بۆیە سیولە لە بەغدا نەماوە بۆیە مەسئلەی مەزادی عوملە بەشێک بۆ لە ئیستیسمار تەمان گەورەترین دەرگای گەندەڵی بووە کە کراوە کەسیش سە ناتوانێت بکرێ ئەو کۆمپانیانێکە دۆلار لە بانکی ینی کەمترین کۆمپانیای ئێستا ئەتوانن لەبەرەوەی ملاحقەیەکی زۆر گەورەیان لەسەر لەلایەن ڕەزڵ بانکی ئەمریکی لەبەرەوەی کە دۆلارەکە نەچێتە دەرەوە متابعەوەکەنەوە دۆلارە علی علاق بە ئێمە وتی بۆ نمونە جاری وایە هەفتەیەک دوای ئەوە ئەمریکیەکان پێمان ئەڵێن ڕزڵ بانک ئیمێڵمان بۆ نێریاڵە و دۆلارانەی کە خستانە بازار کە بڕەکەی ئەوە نەبوو لە ڤێتنام دەرکەوتووە ئایا علاقەی تیجاریتان هەیە لەگەڵ ڤێتنامە ئەگەر علاقەی تیجاری نەبێ ئەڵێ ئەوە کەواتە گومانی لەسەر دروستەکە و علامەتی ئیستیفام چەند علامەتێکی ئیستیفامی لەسەر دروست کرد اینجا عێراق لە مەجموعەی مالی دەولیە ئەکەوێتە منطقەی ڕەمادی کە کەوتە منطقەی ڕەمادی اینجا تەعاملکردن لەگەڵ بانکی مرکزیە قورسە بێت لە ڕێگە حکوومەتی عێراقی لە سەردەمی عەلی عەلاقا زۆر هەوڵی دا تاوەکو لە منطقەی ڕەمادی دەرچوو بەڵام پێم وایە ئێستا گەڕاوەتەوە بە منطقەی ڕەمادی چونکە سێ ئیتیفاقی تەصنیفی ئیتیمانی عێراق لەگەڵ سندوقی نەقدی دەولیە هەرسێکیانی فەشەلی هێناوە بەهۆی ئەوەی بانکی مرکزی لە ئێستادا تەعاملاتی گوماناوی هەیە بۆیە 4 بانکیان لە بیدایەت و داخسو ئێستا 14 بانک و شەریکەی حەواڵە لە ژێر ملاحەزاتی ڕزڵ بانکی ئەمریکی و خزانەی ئەمریکا باشە بەس بۆ ئەوەی کە دۆلارەکە لە 146 و ئەوانەوە بێتەوە 120 ئەوە جارێ دوورە سەلاحیەتی بانکی مرکزیە بەڵام بانکی مرکزی لەگەڵ وەزارەتی داراییە من بە دووریە زانم بە هیچ شێوەیە بیگەڕێنەوە بۆ ئەوە چونکە عێراق لانی کەم 23 تریلیۆن دینار زیان لە خۆیەدا ئەویش ئەو زیانە نادا لە خۆی حکوومەتی هەرێمیش قازان ناکرد لەو دۆلارە بە دڵنیایی و حکوومەتی هەرێم کاتێککە نەوتی فرۆشتۆ بە 26 دلار پارەکەی گۆڕیەوە بە 120,000 ئێستا نەو دەفرۆشە بە 80 و ئیشی فرۆشە بە 150 کەواتە داهاتی حکوومەت لە دوو سەرچاوە زیادی کردو بۆ یاڵم کێشەی داهاتی نییە حکوومەت کێشەی ئیدارەی داهاتی هەیە کە بە مەزاجی سەرۆکی حکوومەتە و پارانە تەوزیعکرێت لە چوارچەوەی موازنانی ئێستا یاسای بودجەنی هەر بە مەزاجە لە هەردوو بەتاکید شەر بەتاکید ئیدارەی سلێمانی بە مەزاج پارە سەرف کە ئەوەی کە هەیەە چکە موازنە نییە کە موازنە نەبێ بە کەیف خۆیان سەرفەکەن بە طریقەولا زۆرترین داهات لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران چکە نەوت دەچێتە حسابی وەزارەتی نەوتەوە پشتێکی کەمی لێنێرنە وەزارەتەکەی گۆڕان کە داراییە بۆیە مەزاجیەت بۆ سەرفکردنی پرۆژەکان لە ئیدارە لە زۆنی زەرد زیاترە تاوەکو مەزاجێت لە زۆنی سەوز کە لە ئەساس و داهاتەکە کەمە ئەگینا ئەو دوو هێزە سیاسیە لە ڕووی ئیدارەدانی مالیەوە هیچیان لە هیچیان باشتر نین. سپاس دەکەم سپاسیان بەدەبوون دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەوکارانم خواتان لەگەڵ